بەهۆی وەڵام نەدانەوەی ئیمێلەوە بەڕێوەبەری فڕۆکەخانەی بەغدا لە کار لابرا. نرخی گۆشتی سوور دابەزی. نرخی زێر ژمارەی پێوانەیی تۆمار کرد. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارۆستی هەواڵتان پێشکەشەکەم. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ئەو لیژنەی لەسەر داوای سەرۆکوەزیرانی عێراق پێکێنرا بوو بە دوواداچوون و لێکۆڵینەوە و ئاشکراکردنی کێشەکانی هێڵی ئاسمانی عێراق داوای کردووە بەڕێوەبەری گشتی کۆمپانیای هێڵی ئاسمانی عێراقی لە ئەرکەکەی دوور بخرێتەوە. لیژنەکە کارەکانی تەواو کردووە و ڕاستپاردەکانی ئاڕاستی وەزیری گواستنەوە کردووە و نووسینگەی سوودانی ئاماژەی بەوەش کردووە سەرۆکوەزیران ڕەزامەندی نیشانداوە بە دوورخستنەوەی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای هێڵی ئاسمانی عێراقی لە ئەرکەکەی. ئەندامێکی لیژنەی گواستنەوە گەیاندن ڕایگەاندووە بەڕێوەبەری هێڵی ئاسمانی عێراقی بڕوای بە وەڵامدانەوەی ئیمێل نییە و بەو هۆیەوە بەشێکی کارەکانی هێڵی ئاسمانی عێراق تووشی گرفت بووە. ساڵی ڕابردوو بە هەمان هۆکاری وەڵام نەدانەوەی ئیمێلە کۆمپانیای فڕۆکەوانی ئەوروپی گەشتەکانی هێڵی ئاسمانی عێراقی بۆ ئەوروپا ڕاگرت. فیراز سدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتوکاڵ ڕایگەیاند با بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕێژەی 150 باجی گومرگی لەسەر هاوردەکردنی ئاژەڵ کەم کراوەتەوە. دەشڵێت ئەمەش بۆ ئەوە بووە ڕێگری بکرێت لە بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور و لە دەواازە سنووریەکان هیچ ڕێگریەک نییە بۆ هاوردەکردنی ئاژەڵی تەندروست. بەهۆی بڕیارەکەەوە پێشتر نرخی 1 کیلۆ گۆشتی سووری نەرمە لە نێوان 20,000 بۆ 22,000 دینار بوو، بەڵام ئێستا نرخەکە لە نێوان 16,000 تاکو 18,000 دینارە. زێر لە بازارەکانی جیهاندا نرخێکی مێژووی تۆمار کرد و بۆ یەکەمین جار نرخەکەی بەرزترین ئاستی تۆمار کرد. مسقاڵی زێری عیارە 21 گەیشتە 550,000 دینار. دوێنێ نرخی زێر گەیشتە بەرزترین ئاست لە مێژووی خۆیدا و نرخی 1 ئۆنسە زێر لە دوایکردنەوەی بازارەکانی ئاسیا بەرز بووەوە بۆ 2600 دۆلار. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.